بەناوی خۆی گەورە و مێرەبان خوشک و برایانی بەڕێز میوانە بەڕێزەکان ئامادەبوانی بەڕێز زۆر خۆم بە بەختەوەرە زانم کە بەشداریتان ئەەکەم لە دوامین کنگرەی زانستی جیهانی کورد کە ئەمە هەنگاوێکی زۆر پیرۆزە و ئومێدبەخشە. داوای سەرکەوتن بۆ کنگرەکەتان دەکەم و ئومێدەوارم کاتێکی خۆش لە ماڵی خۆتان لە وڵاتی خۆتان لە شاری مێژوو لە هەولێری پایتەخت بەرنەسەر. بۆ ئێمە جێگەی شانازیە و جێگەی ئومێدە کە بینین ژمارەیەکی زۆر لە ڕۆڵەی کوردستان و هەروە ژمارەیەک لە دووستانی گەلەکەمان ئامادەن لەم هۆڵە بۆ ئەوەی ئەزموونی خۆیان زانستی خۆیان خەنە خزمەتی پێشکەوتنی ئەزموونی هەرێمی کوردستان. پڕ بەدڵ سوپاستان ئەکەین، سوپاسی هەموو ئەو برایانە دەکەین کە هەوڵیان داوە ئەم کنگرەیە ساز بدەن. بێگومان ئێوەی بەڕێز تاخوتان پێگەیاندووە، ماندیبوونێکی زۆرتان بینیوە، ڕەنجتان کێشاوە، شەونەخوونیتان کردووە تاکو توانیتانە خوتان پێ بگەینن. من پیرۆزباییتان لێ دەکەم و ئاڵێم شانازیتان پێوە دەکەین. شۆڕش و خەبات هەر شۆڕش و خەباتی چەکداری نییە. ئێوەش پێشمەرگاتیتان کردووە بەڵام بە شێوەی خوتان و لە شوێنی خوتان. کوردستان ئەمانەتێکە لەسەر شانی هەمووتان هەموومان و هەر قۆناغێک پێویستی بە کەسانێکی کە گونجاو بن، شارەزا بن، زانا بن لەگەڵ ئەو قۆناغە هەیە. ئیمڕۆ پێویستیمان بەوەیە ژێرخانەیەکی زۆر مەحکەم لە کوردستان دروست بکەین بۆ ئەوەی هەموو متمانەمان بە خۆمان بێ، نەوەکو چاومان لە هاوردنی هەم بەسیترین شتومەکی خواردەمەنی لە دەرەوە بی. بەڵام خۆشتان ئەزانن کە گەلی کوردستان دەرفەتی ئەوەی نەبووە بە هیچ شێوەیەک کە وڵاتی خۆی بینا بکات. هەمیشە ژێردەست بووە، تەپەسەر بووە، چەوسێنراوتەوە، حتا سەردەمێکی وا بوو کە وەزعێک بەسەر خەڵکی ئەم وڵاتە دەهات کە بوو نانی ڕۆژانەش دەبایە ڕژێم نانی پێ بداگینە، نان نەبوو بیخوات، چونکە لە زێدی باب و باپیرانیان هەڵکێنران و هەموویان خرانە ناو ئوردوگا زۆرە ملەکان بۆ ئەوەی نەتوانن حتا ژیانی ڕۆژانەی خۆشیان داوین بکەن. بەڵام سوپاس بۆ خوا، سوپاس بۆ دۆستەکانمان، سوپاس بۆ گەلی کوردستان کە پاش خوێنێکی زۆر، ڕەنجێکی زۆر، قوربانیدانێکی زۆر، ئیمڕۆ دەستکەوتێکی گەورە بەدەست هاتووە. ئیمڕۆ هەرێمی کوردستان خاوەنی پەرلەمانە، خاوەنی حکوومەتە، خاوەنی دام و دەستگاکانە، بەڵام ئەمە معناوە نییە کە ئێمە نەزانین ئەم دام و دەستگانە بێ کەم و کۆڕین. بەڵێ کەم و کۆڕی زۆرە، بەڵام ئومێدمان وایە ئێوە بە زانستی خۆتان، بە ئەزموونی خۆتان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵی خۆتان بخەنە کار بۆ ئەوەی ئەو کەم و کۆڕیانە نەمینن. و من بە دڵنیاییەوە عەرزتان دەکەم کە ئێمە پێویستیمان بە زانستی ئێوەیە، پێویستیمان بە بسپۆری ئێوەیە و ئامادەشین گوێڕایەڵی ئێوە بین و ئامادەین نەسیحەتی ئێوەش وەربگرین و کاری پێ بکەین. خوشک و برانی بەڕێز،
کاتێک ئێمە توانین بڵێن ئێمە شانازی بە هەرێمی خۆمانەوەکەین کە ئێمە پێویستیمان بە دەرەوە نەبی و بۆ ئەوەی ئێمە ژێرخانەیەکی وە دروست بکەین لە هەرێمی کوردستان پێویستیمان بە ئێوەیە. بەو مانایە نییە کە من ئەڵێم پێویستیمان بە دەرەوە نەبی. ئیمڕۆ دنیا وای لێ هاتووە دەوڵەتانی زۆر زۆر گەورە کە ساڵەهای ساڵە دەوڵەتن پێویستیان بە یەکتری هەیە، بەڵام کاتی ئەوە هاتووە ئیتر ئێمە بەسیطترین پێویستی ژیان ئەبی لە وڵاتانی دەراوسەیان لە دەرەوە بینین. ئێمە ئەبی بیر لەوە بکەینەوەی تر با لە شتی بچووکیشەوە دەست پێ بکەین، ئاعتیماد لەسەر خۆمان بکەین. وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە، خوا زۆری پێداوین ئەلحەمدولیلا، ماوە ئەبی چۆن ئێمە ئیتر ماڵی خۆمان ڕێک بخەین. خاڵی تر ئێمە نەتەوەیەکین بە درێژایی مێژوو بەقەدرمان لێکراوە. کاتی کە پێویست بوو شەڕ بکەین، خوێن بدەین، قوربانی بدەین، درێغیمان نەکرد. و سوپاس بخوا ئێمە ئەو قوناغەمان بڕی کە پێویستیمان بەوە بی خەڵک بمان ناسی. جاران ئەگەر لە وڵاتێکی ئەوروپی یا لە ئەمریکا یا لە هەر وڵاتێکی دنیا ئەگەر کارمەندێکی بچووکیش لە وەزارەتی دەرەوەی وڵاتێک ئامادە بە گوێ بگیری، هەر تەنها ئامادە بی گوێ بگیری، ئەگەر بە سودفەش بی لە ڕێستورانێک یان لە شوێنێک لە چیرۆکی گەلی ئێمە کە چەندمان لێکوژراوە، چەندێمان وێران کراوە، چەند خەڵکمان بێسەر و شوێنە، اینجا ئێمە خۆشحاڵ دەبووین. ئێستا زیاتر لە 20 کۆنسڵگەری لە هەولێر هەیە. 4 وڵاتی کە ئەندامی هەمیشەیی مەجلسی ئەمن کۆنسڵگەریان هەیە لە هەولێر، لەگەڵ زۆربەی هەرە زۆری وڵاتانی دراوسێ، وڵاتانی عەرەبی و ئەوروپی. ئەمە دەستکەوتێکی گەورەیە، ئەمە پێشوەچوونێکی زۆر زۆر گەورەیە. بۆیە ئێمە وەکو نەتەوەیەک ئەبی زۆر واقع بینانە بیر لە ئایندەی خۆمان بکەینەوە. بێگومان ئێمەش وەکو هەر نەتەوەیەکی تر مافی بڕیاردان لە چارەنووسی خۆمان هەیە، بەڵام زمانی ئەوە نەماوە ئێمە خەباتی چەکدارانە بکەینە وەسیلە بۆ گەیشتن بە ئامانجی خۆمان. ئێمە بی پەنابەرین بۆ خەباتی دیموکراتیانە، ئاشتیانە، دیالۆگ لەو شوێنانەی کە ممکنە لە پەرلەمان ئەمە کاریگەری زیاترە لەوەی ئێمە بەشەر لەم سەردەمەدا خەبات درێژە بە خەباتی خۆمان دەین. و ئێمە لەگەڵ مافی گەلی خۆمانین لە هەموو شوێنێک، بەڵام ئەبی واز لەوە بینین کە بەشەڕ ئێمە مافی خۆمان بەدەست بین، چونکە لەو قەنەعەتەدام ئێمە ناتوانین پشتیوانی دوستانی خۆشمان بەدەست بینین. دنیاش وە پشتگیریمان ناکات کە ئەگەر بەشەڕ ئێمە خەباتی خۆمان بکەین وەک ئەوەی کە ئێمە بە شێوەی دیموکراتی و ئاشتی داوای مافی خۆمان بکەین. بەنسبەت هەرێمی کوردستان طبعا وەزعە بە ئاسانی نەهاتووتە دەست. دوای قوربانیەکی یەکجار زۆر، ئێستاش 180,000 زیاتر ڕۆڵەی ئەم وڵاتە بێسەر و شوێنن لە بیابانەکانی خواروی عێراق. ئێستاش خەڵکی خۆمان بە دوای جەنازەی ئەو عەزیزانەدا دەگەڕێن لە خواروی عێراق و هەر بین ژمارەیەک لە جەنازەکانیان دەدوزرێنەوە و دەیانهێنینەوە بۆ کوردستان. بەم شێوەیە بە 5 دقیقە
شارێکی وەکو حەلەبچە خاپوور کراوە و هەرچی ژن و مناڵ و پیا و گەورەی تێدا بوو هەمویان بە 5 دقیقە شەهید کران. سەرتاسەری کوردستان کەوتە بەر شاڵاوی کیمیاباران و ئەنفال. اینجام ئەزمونە، اینجا ئەم دەستکەوتە هاتووتە دەست. بۆیە ئەم دەستکەوتە دەستکەوتی هەمووتانە و ئەمانەتێکە لە سەرشانی هەمووتان. ئیمڕۆ ئێمە هەین سبەینێ نین، بەڵام ئەم میلەتە ئەمینی گەنجان ئەمینن. ئەبی ئەم ئەزمونە ببیتە ڕووناکیەک، چرایەک بۆ هەموو خەڵکی کوردستان. و هەرچی کەم و کوڕیش هەبی جارێکی تر من داواتن لێ دەکەم لەگەڵ حکوومەتی هەرێم ئەزموونی خوتان، زانستی خوتان بخەنە کار بۆ ئەوەی کەم و کوڕیەکان نەهێڵن. هەرچەندەم نەزانم کارێکی ئاسان نییە، بەڵام بە تەجروبەی خوشم هیچ شتێک مستحیل نییە بەرامبەر بە ئیرادەی ئینسان. ئەگەر ئینسان بڕیار بدە و بیکە شتێک نییە نەتوانی نەیکات. بۆیە منەڵێم بە نیسبەت ئایندەی خۆشمان وەکو نەتەوەیەک هیچ شتێک مستحیل نییە، بەڵام ئەبی بزانین ئێمە چوون هەنگاوی بوو بنین. لە کوتاییدا جارێکی تر بە خێراتنی هەمووتان ئەکەم، زۆر زۆر سوپاستان ئەکەم بۆ هاتنتان و داوای سەرکەوتنتان بوو دەکەم و